ئەمە دیمەنی کۆنترین مزگەفتی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانە کەوتۆتە نزیک باڵەکیانی کۆن. مزگەفتەکە لە سەردەمی پادشای گەورەی سۆران دامەزراوە کە مێژووکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1813. بەپێی گێڕانەوەکان مزگەوتەکە لە دەستپێکی دروستکردنیوە لەلایەن بنەماڵەیەکی ئاینیەوە بە شێوەی پشتاوپشت بەڕێوە بردراوە و تا ئێستاش بەردەوامی هەیە. دروستکردنی مزگەفتەیە تەمان ئەمە وچی ئەمە پێ ڕاگەیشتین مزگەفتەکە کامل ببوو. مزگەفتەکە تەواو هەرەو هەندە بوو. ئیدیچی ئەو مزگەفتێت کووە کوونیە مزگەفتی پاشای کۆرەیە. ئەوان کردیتیان ئەوان دروستیان کردی. ئەوەی مهم بی کە هەرچی هاتێ تەماشای کردیە حتا دوو وەستای فەلە لە 1970 هاتن لویانجێز کردنی هەودیانێ بوو. زۆر پێیان معجیب بوو یعنی ئەو دیوارە هەندە بەرینە. ئەمما ئەو دیوارانە هەموویان ماشەڵڵا طبعا هەر یەکی بەنەوە دروست کرایە. لە مەترەکی هەیە زانازام لە مەترەکی زیاتر هەتا کەمتر ئەوە چەندە 80 هەیە 90 هەیە ئەوانە هەمووی هەنە زانازام طبعا لێرە هەدەف چ بووە لێرە لۆ ئەوەی فەرقی پێکردیە ئەو لێت ئەوە دەگە قیبلێ دەگەیرە ئەوانەی فەرق پێکردینە. پاشەوەی ئەو مزگەفتە تەبان ئەو جێدینگانەی ئەوە بوون جێدینگەکانی سونە بوون سونەی بوون نیرگەی لەسەر بوو هەتا وەکو سەب کرا ئەگە بەس لە 1970 کە تعمیرین کردو بە هەمان شێوەی تعمیر کردو ستونەکەی لۆدانا نیرگەچیان لۆ هینا عینی وەشی خۆداریان ئاوێشتنە ئیدی لەسەر دەستوری خۆرەبان ئەوانە کرا. ئەوەی کە بەنسبەت منتیقیمە طبعاً بەفر زۆرە کەوت ئەو وەختی پاشیان ژینێکە دروستکردنی مزگەفتەی کە دروستی کردیە پاشا بەو شەکلی دروستکردیە شەکلێکی هەندێکی غەریبە زۆر ئەمەش هەموو لێ متەحیرمانە لە وەزای بەس ئەوەش کە دروستکرا کردیتە 105 زیاتر لە بەڕووباری بووە چونکە ئەو ڕووبارەگەلێک دەرەجە چونکێرە هیچ نەبوو ئەوە ساپڕ کرایت و ئاوا کۆچی خۆنەمە لە خۆڕووباردات هەتا بن ئێرانەدا ظاهری ممچینە یەک لە هەدەفەکانی ئەوە بوو بێ ئەگەر ئاو بێ خوانە خواستەوە لێ بێ لە مزگەفتەکەی تەسی لە مزگەفتەکەی نەکە. لە ساڵی 1915 میر محەممەد کاتێک دەسەڵاتە گریتە دەست یەکێک لە مامەکانی تەمەرخان کە ناسراوە بە تەمەرخانبەک یاخیە بی لە ڕواندز بارگە و بارخانی تێکەن و ئەوازی دە دیستە گوندی هەودیان. لە گوندی هەودیان طبعاً یاخی دەبی داوا لە خەڵکی باڵەچان دەکاتەوە پشتی بگرن و بەیەکەوە ئەگەر میرنشینی سۆران بڕوخی واتە میر محەممەد لا بەن لە دەسەڵات کە ئەو ببیتە سەرداری میرنشینی سۆران حسابێکی تایبەتی لۆ خەڵکی باڵەچان و ناوچەی باڵەچانەکە بەڵام باڵەچەکان ئەوە ڕەفز دەکەنەوە ڕاستەوخۆ ئەو هەواڵە دەگەێنن بە میرنشینی سۆران بە میری سۆران میر محەممەد. میر محەممەدیش ڕاستەوخۆ ڕۆژی دواتر لەشکر کۆ دەکاتەوە دێ بەرەو هەودیان ئەو شوێنەی کە لەشکر لێی هەڵدایە ئەو شوێنی لە پشتمنەوە لێ دیارە ئەو مەدانە لەشکر لێرە لێی هەڵدایە کاتێک لەشکر هەڵەدا وەرزەکە وەرزی سەرەتای وەرزی بەهار بووە ڕووباری باڵەچیانش لە وەرزی بەهار ڕووبارێکی بۆشە و ئاوێکی زۆری تێدایە. لێرە بە هەر حاڵ میر توانیوێتی بە شێوەیەک لە شێوەکان لەشکرەکە بپەڕیتەوە کاتێک لەشکرەکە پەڕیتەوە و خەڵکی باڵەچان هاوکاریان کردو و بە هەر شێوەیەک گەیشتونەتە گوندی هەودیان و دوای ئەوەی گوندی هەودیانیان گرتووە و میر تەمەرخانبەک لەوێ هەڵدێ و دەچێتە شێتنە قەڵای شێتنە لە قەڵای شێتنە بەخۆی و کوڕەکەی دەست بەسەر دەکردن و دوایی لە سێدارەیان دەدەن ئەوە بابەتێکە. بەڵام لە کاتی گەڕانەوەی میر محەممەد لەو لەشکر کێشەکە لەو سەرمامی بوو لە هەودیان دێتە ئەو شوێنەی ئێستا ئێمە لێی وەستاوین سەری ڕووبارەکە ئاکا سێ بڕیاری زۆر گرنگەدا لەو باڵەشە. یەکەم بڕیاری ئەوەی دەدا وەکو ئامانجی استراتیژی بەستنەوەی ئەو دی ڕووبار لە باڵەچیان بە بەستنەوەی ئەو دیوی دەشتی باڵەچیان بەیەکەوە بۆ زیاتر ئاسانکردنی هەم هاتوچۆی خەڵک و هەم لەشکری سۆران بڕیاری ئەو پێدادا لێرە پر دروست بکرێت. ئەگەر بینەوە سەر مزگەفت وەکو پاداش بووە میر محەممەد لە پاداشتی ئەوەی کەوا خەڵکی باڵەچیان تەواوی دڵسۆزی خۆیان بێ میرنشینی سۆران ڕاگەیاندووە و هاوکاری میرنشینی سۆرانیش بوون لە دەرپەڕاندنی تەمەرخان بەجی مامی میر محەممەد لە گوندی هەودیان بۆ شێتنەوە دوای دەستگیرکردنی بڕیاری ئەو مزگەوتادرێت لە هەمان ساڵ 1915 و لەگەڵ ئەوەشدا
بڕیاری هینانی ئاوە دەدرێت کارێزێک لە بناری چیای باڵەچیان ئەو شوێنە باڵەچەکان پێی دەڵێن تاوت. بەو شێوەیە دروستکردنی مزگەوتی گەورەی باڵەچان لە کۆنەوە کە دروست کراوە میر محەممەد درستی کردووە، بەڵام بە چەند قۆناغێک تێپەڕیوە. هەتا ئێستا ئەوەی ئەمن زانی بم لە باو باپیرانمانەوە بە سێ قۆناغێشێتە ئەو مەرحەلەیە، واتە قۆناغی میر محەممەد بووە، قۆناغێکی دیکە لە دوای ساڵی 900ەوە تۆزێک بەرفراوان کراوە و هەندێک دەستکاری کراوە، دوجار کە بە شێوەی سەب واتە سەری کۆنکرێت کرا ساڵی 1982 بوو. لە دوای ئەوەش کۆمەڵە خەڵکی خێرخواز وەکو مامۆستا مەلا زرار یعنی دەستی وەردانێکی کردو و تۆزێک ڕێکوپێکی کردوێتەوە کە ئێستا نوێژی لێرا دەکرێت، یعنی کێشەی وەکو نوێژکردن وەکو بەکە ئەو کەسانی کە لێرەش مەسەلەن بڵێ مزگەوتەکان بەڕێوە بردووە بنەماڵی مالەمەلایەنە لە باڵەچان. ئەو بنەماڵەیە کە لە کۆنەوە مەلازارەی باڵەچان بوونە لە سەردەمی میر محەممەد باپیرە گەورەی بنەماڵەی مالەمەلایەن شێخ عەبدولفەتاحە. ئەو بنەماڵەیە لە نەوەی شێخ عەبدولفەتاحینە کە شێخ عەبدولفەتاح لە سەردەمی میری سۆران لێرە لە مەلازادە و مەلای ئەو مزگەوتە بوون. ئێمە وەکو بەڕێبەراتی شوێنەواری سۆران زیاتر لە 1150 شوێنی شوێنەواریمان تۆمار کردیە کە کۆمەڵێک لەو شوێنەواریانە شوێنە ئاینیەکانن کە لەوانە کۆمەڵێک مزگەوتیشی تێدایە کە مزگەوتی پاشای گەورە کە لە گوندی باڵەکیان دروست کرایە، مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نێوان 1813 تا 1836 ئەو ساڵەی کە میر محەممەدی ڕواندزی فەرمانڕەوایەتی میرنشینی سۆرانی کردێ دروست کرایە. ئەو مزگەوتە بە کۆنترین مزگەوتی ئەو دەڤەرەدا دەندرێت تا ئێستا، بەڵام ڕووپیوەکانی ئێمە بەردەوامە و ئێمە بەنیازین ئەوانە وەکو شوێنێکی گەشتیاری شوێنەواری بەکاریان بینینەوە. خۆی پاشای گەورە زۆر گرنگی بە بنیادنانی وڵات لە هەموو ڕۆکەوە، لە ڕێگاوبان، لە دروستکردنی پرد، لە مزگەوت، لە قوتابخانە، بەڵام ئەو کات کە شتێک وەکو قوتابخانە نەبووە، حوجرە هەبووە، حوجرەکانیش لە ناو مزگەوتەکان بووینەکە لە بۆ فێرکاری بەکاردەهاتینە. ئەوەی کە لە باڵەکیان ئەنجام درایە هەڵکەوتەی باڵەکیان هەڵکەوتەیەکی استراتیژی هەبووە کە پێویست بووە لەسەر ئەو ڕووبارەی کە بە ڕووباری باڵەکایەتی مەشهورە کە دێتەوە لقەکی دێتەوە منتیقەی باڵەکیان، لەوێ دەبوایە پردێک دروست بکرێتن. هەروەها هەر لەو شوێنە کە شوێنی هاتنی کاروانچیەکان بووە لە منتیقەی ئێرانەوە کە داهاتینە تەنانەت لەو لایە کە دەڕۆشنەوە لە منتیقەی مێرگەسۆر ئەوانەوە ئەو کاروانچیانەی کە لە مەناتیقی ئەنازۆڵەوە دەهاتن دەبوایە بێن بچنە ئەو منتیقانە دەبوایە بەو پردەدا تێپەڕن، کەواتە دەبوایە مزگەوتێک لەو شوێنە هەبووە و ئەو کات لە ڕووی ئاینیەوە پاشای گەورە زۆر گرنگی بە ئاینی ئیسلامدایە تا ئەو لە توانایدا بووە گرنگی بۆ بابەتەیدا مزگەوتی دروست کردی. کەواتە ئەمە لە باڵەکیان مزگەوتێکمان هەیە، مزگەوتێکی کۆن بەداخەوە لە سەردەمی جیاواز پێش دامەزراندنی بەڕێبەراتی شوێنەواری سۆران دەستکاری کرایە، نۆژەن کرایتەوە و بە شێوازێکی ئاکادمیش نۆژەن نەکرایتەوە، بەڵام کۆمەڵێک لە بناغەی ئەو مزگەوتە مایە و هەندێک لە بەشەکانی مایە ئەمە پشکنینمان بۆ کردیە، تۆماریشمان کردیە و ملحەقیشی هەیە. ملحەقەکەی دەکرێ برەی ڕێزە ئەوەیە دروستکرا بوو وەکو بۆ دەست نوێژگرتن و ئەوانە بەکارهاتیە کە ئاوی ڕۆباریان هینابەوە بۆ ئەو شوێنە. ئەوانە هەموو لە حوسێن حوزنی مکریانی باسی دەکاتن، بەڵام وەکو شوێنەوارێکی ئەو هامان نەدۆزی و ڕەنگە هۆکارەکەش ئەوەبی دەستکاریکردن و نۆژەنکردنەوە لە سەردەمە جیاوازەکان بوو هۆکاری ئەوەی کە ئەو شوێنەوارە نەمابی، تەنها شوێنەواری مزگەوتەکە بە قەبارە ڕەسەنەکەی خۆی مایە. لای خۆیەوە بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئایدی لەبارەی ژمارەی مزگەوتەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران دەڵێت. سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران پێک هاتووە لە 594 مزگەوت، لەم ڕێژەیەدا 292 مزگەوت وتاری هەینی تێدا ئەنجام دەدرێت و 302 مزگەوت وتاری هەینیان تێدا ئەنجام نادرێت.